بەناوی خوای گەورە و میهرەبان سوپاسانەکەم بۆ ئەم دەرفەتە سوپاسی ئەم نرخانەی بەڕێزان لە دەستگای ستاندەر دەکەم سوپاسی کۆبوونەوەی هەموو ئەو برا بەڕێزەیەکەم کە لێرە خۆبەخشانە لە پێناوی خەمێکی گشتیا کۆبووینەتەوە. طبعا من لەم فرسەتە ئەمەوێت شتێ بقۆزمەوە کە باس لە خەباتی پەرلەمانیەکە و پێم وایە کاریگەریەکی گەورەش بێت چکە ئێستا چەند جەبهەیەک دروست بووە بەمەبەستەوە سەرەتا دەسەڵات بەمەی دەستی پێکرد و دواتر خەڵکی تریش بەبێ زانین کەوتە ناو ئەم کایەوە ئەم یاریەوە. دەسەڵات بەمەبەستەوە کاری لەسەر ئەوە کرد خەباتی پەرلەمانیە کاری پەرلەمانی بێ ئەرزش کرێ کە کاری پەرلەمانی بێ ئەرزش کرا خەڵک متمانەی بە هەڵبژاردن و پەرلەمان نامێنێ خەڵک متمانەی بە هەڵبژاردن و پەرلەمان نەما ئەمە ڕاستەوخۆ خزمەت بە پرۆژەی دەسەڵاتەکە. ڕەنگە زۆر جار لە کوردستانە وترا بێت قسەکردن چ سوودی هەیە پەرلەمان چ سوودی هەیە ئەمانە چ سوودی هەیە. بە دڵنیاییەوە خەباتی پەرلەمانی و خەباتی مەدەنی جیاوازە لە شۆڕش و کودەتا لە 2 سەعاتە لەوانەیە کۆی پرۆسەکە یەکلایی بکرێتەوە. من یەک نمونەی ڕوونیێنمەوە کە پەیوەندی بە خەباتی مەدەنیوە هەیە بە تێکڕا. ڕەنگە لە ڕابردووە سەدان کەس گیرابن سجن کرابن کەس نەیزانیەوە لەکوێ یا 15 ساڵ لە سجنابن هیچی ئەو تۆشیان لەسەر نەبوو. ئەگەر ئەوەی بەسەر گیراوانی بادینا ناهات ئەگەر لە ڕابردووە بووە چی ڕوویەدا ڕەنگە هەمان مەسیریان هەبووە. نەتیجەی قسەکردن و خەباتی مەدەنی ئەوە بوو بەشێکی زۆریان ئازاد بوون و ئەکوانی تریش حکومەکانیان کەم کراوەتەوە. بۆیە من ئەمەوێت چەند شتێک لەسەر خەباتی پەرلەمانی بڵێم کە نەتیجەیە و ئەزمونەکەمەیە کە هەمە. بە دڵنیاییەوە بۆ ئەوەی بتوانی پەرلەمان چالاک بێ یا بتوانی ڕۆڵ ببینی خزمەت بە کۆمەلگا بکەی مەرجنیە هەرگیز زۆری نەبی لە پەرلەمانە هەرگیز مەرجنیە زۆری نەبی لە پەرلەمانە. بەڵام پەرلەمانتاری پیشەیە بێ پیشەیانە بیبینی چۆن ئەندازیاریە بێ پیشەیانە بیبینی. بەداخەوە ئێمە ئێستا کوردستان تا ڕادەیەکی زۆر 2 فۆرم لە کاری پەرلەمانی هەیە کە هەردووکیان زەرەریان لە پرۆسەی پەرلەمانی داوە. یەکیان بەشێکی سەرەکی و زۆرینەی پەرلەمانتار بووە بە وتەبێژی حزب یا وتەبێژی بەرپرسانی حزب یا وتەبێژی سەرۆکی حکومەت یا وتەبێژی جێگری سەرۆکی حکومەت کە لە بری چاودێریکردنیان ئەو کاتە وەکو فەرمانبەرێکی ئەوان دەرەکەوێت. ئەمە زەرەری زۆری داوە واتە ئەوەی کە پەرلەمانتار ئەبێ بە بڵندگۆی دەسەڵات ئەمە زۆر مەترسیدارەکە لە کوردستانە بوونێکیە. جۆری دووەمیانەوەی پەرلەمانتار نایە بە دوواداچوونکە 3 کارەیە پەرلەمانتارە توانێت ئیشی لەسەرکە. یەکەمیانەوەیە بە پێی پێڕەوی ناوخۆ لە وردەکاریە لێکۆڵینەوە و بە دوواداچوونەکەی بۆ قەسیەکان قەسەی نەوت قەسەی زەوی قەسەی گومر قەسەی گرێبەستەکان و تا ئەخیر. ئەمە ئەتوانی بە پێی کاری پێڕەوی لە پرسیارەوە تا پرساندن قۆناغ ئیشی لەسەری بکەی. یەکێکی تریان ئەوەیە دۆسیەی یاسایی ئەم دۆسیانەکەی بە قەزیە لە ڕێی دەستەی نەزاهە و داواکاری گشتیوە فایلی یاساییان بۆ کە تۆ من تا ئێستا خۆم نزیکەی 140 دۆسیەم لە لووتکەی دەسەڵاتەوە لە سەرۆکایەتی حکومەتەوە بۆ خوارداوە بە دادگا. ڕاستە هیچیان دادگای نەکراون بەڵام ئەمە فایلێکی قانونیە ئەمێنێ. خۆشم 17 جار دراومەتە دادگا هەموو جارێکش طبعاً ئامادەیە بە من لە دادگا. ئەمە ئیشێکی تری دروستکردنی ڕای گشتیە. ئەمە زۆر گرنگەڵێ پەرلەمانتار بووە بێ قسە بکا لە میدیا. ئەرکی سەرەکی پەرلەمانتار لە دنیا قسەکردنە بە چەند ئامانجێک. یەک ڕای گشتی دروستکە ڕای گشتی زۆر جار گۆڕانکاری و قەزیە و فشار دروستەکە لە کوردستانە. دووەمیان ئەوەیە خەڵک تێگەیەنێت کە چی ڕووەدا لەمە و شیاری دروستەکە کە شتێکی زۆر گرنگە. سێمیان ئەوەیە بە دەسەڵاتەڵێ ڕقابەیەکی بەهێزت بەسەرەوەیە. بەداخەوە وەک چۆن بەشێکی پەرلەمانتارەکان بوون بە بڵندگۆی دەسەڵات و گەندەڵی و نادادی یعنی بەتەواوەتی لەژێر چەتێکی حزبیا قسەکەن بەشێکی دیکەش هەیە نایە ئیشە وردەکاریەکە بکە تەنیا دێ ئیش لەسەر ختووکەدان و عاتیفەی خەڵکەکە. بۆ نمونە ئەڵێ 2 دەسەڵات 2 بنەماڵە 2 حزب ئەم وڵاتیان تاڵان کردووە. ئەمە جوملەیەکی گشتی هەموو خەڵکێک شەیڵێ لە بازاڕە. بەڵام ئیشی پەرلەمانتارەوەیە لە دۆسیەکی دیاریکراوە وردەکاری بکە دیکۆمنتەکان دروستکە فایلی قانونی بۆ بکە و لەسەری ئەمە بەردەوام بێ. ئەمە زۆر زەرەری داوە لە خەڵک. بەشێکی تری ئەم هۆکارە چییە کە ئەمەوێ باسی کەم ئەوەیە لە 185 ئیشی پەرلەمانی لە دەرەوەی قاعەی پەرلەمانە واتە لە دەرەوەی ئەوەیە کە خەڵکی بینێ لە قسەیەکات. پەرلەمانتارەکان کەمترین ئیش لەسەر ئەمەکەن ئیشی لیشنەکانە ئیشی بەدواداچوونە ئیشی لێکۆڵینەوەیە ئیشی دراساتە.
تەنانەت بەداخەوە ڕاپرسی و لێکۆڵینەوەکانیش بڵاوە کرێتەوە ئەڵێ کام پەرلەمانتارە زۆرترین قسەی کردووە. زۆرترین قسە گرنگ نییە، زۆرترین کاری پەرلەمانی گرنگە کە عیبارەتە لە لێکۆڵینەوە بە دوواداچوونەکان. هیوادارم ئەم سەرنجە بە هەموو لایەنەکان و بە خۆشمانەوە ئەعتیباری بۆ بکرێ کە تۆ پەرلەمانتار کاندی دەکەی بێ بەپێی لیژنەکان کاندی دیکەی. دوو کەسمان پێویستە بۆ نمونە ئێمە بۆ لیژنەی وزەی کە عیبارەتە لە نەوت و کارەبا و بۆ نمونە. دوو کەسمان پێویستە بۆ لیژنەی دارایی بۆ ئەوەی چاودێری دۆخی دارایی کوردستان کەین. کەسێکی شارەزای کشتتوکاڵیمان پێویستە لە لیژنەی کشتتوکاڵە بە دوواداچوون کە. دوو ئەندازیاری کاراممان پێویستە بۆ لیژنەی ئاوەدانکردنەوە و بەرهێنان و شارەوانیەکان. تۆ تەنیا 15 پەرلەمانتاری ئاوات هەبێ دڵنیا بە دەسەڵاتیش نەبێتوانی فشاری گەورە لەسەر دەسەڵات دروستکەی، ئەتوانی ڕای گشتی دروستکەی. دوان لە ئیبراهیم خەلیل قسەیەکە لەسەر ئیبراهیم خەلیل، یەکێ لە باشما قسەیەکە، یەکێ لەسەر زەویەکانی هەولێر، یەکێ لەسەر پرسی نەوت. ئەمانە بە دیکۆمنتەکەن، مخاتەبەی ڕێی گشتیەکەن. بۆیە هەرگیز ئەوە دروست نییە کە تۆ هێشتا خەباتێکی بەدیلی پەرلەمانیت نییە. خەڵکیش سار دەکەی تۆ لە پەرلەمانە و کاتە دەسەڵات زۆر لای مەبەستە. لە سەدا 25 خەڵک چووە بۆ دەنگدان، ئەم 25 هی ئەوە. بەڵام تۆ با 20 پەرلەمانتار 30 پەرلەمانتاری چالاکت هەبێ لە لیژنەکانە شوێن دەستیان دیار بێ، بە دڵنیاییەوە توانن گۆڕانکاری دروستکەن. بۆیە من هیوام وایە لایەنەکان بە تێکڕا لەسەر ئەساسی پیشەی و پسپۆڕی، نەک ئەوەی کێ زۆر شەڕەجنێ بۆ حیزبەکە لە پەرلەمانە بتوانن پەرلەمانتارەکان کاندید بکەن. ئەو کاتە بە دڵنیاییەوە بە چاوی خۆتان گۆڕانکاریە بینن و بە چاوی خۆتانیش ئەم کاریگەریە بینن. بۆ نمونەیەکی زۆر بەسیط، ئێمە حملەیەکی گەورەمان کرد لەسەر قاچاخی لە خاڵە سنووریەکان. چەند جار حکومەت ناچار بوو لیژنە دروستکە، هێزە نێرب قەرار دەرەکە، باجێ بەجێ نەکرێ، کاریگەری دروست بوو. ئەمانە کاریگەری دروستە بێ بەس خەڵک نایبینێ. فترەیەکی زۆر حملەیەکی گەورەمانە کرد لەسەر ئەوەی ئەمانە بە ناسایی خەڵک خانە نشینەکەن لە وەزیرەوە تا عەمید و عەقید و لیوە، ئەیان وتوانیە کۆڵمان نەدا دیکۆمنت تا خۆیان قەنەعەتیان کرێ وتیان باشە با چاکیکەین بە یاسای چاکساسی. منەزانم تا ئێستا نسوەتە بواری جێبەجێکردنەوە. بەڵام ئەمانە هەمووی مەراحلە. سەردەمی ئەمانوت لە 158 داهاتی نەوت ناگەڕێتەوە، کرێی بۆری وایە جوابیان داتوانێت، دوجار خۆیان ئەعترافیان کرد. بۆیە ئەم خەباتە مەدەنیەی کە ئێمە دەستمان پێداوە هەمومان بێکەوە، ئیشیەوێ جوهدیەوێ پشو درێژیەوێ و ئینسانیش ئەمە بنەمایەکی ئاینیشە ئەوەی لەسەرەتی ئەیکا. یعنی دیلی نەتیجە نەبە، من جوهد ناکەم، من ئیش ناکەم، من تێکۆشان ناکەم ئەگەر نەتیجەی هەبێ. بە دڵنیاییەوە ئەمە نەتیجەی هەبێ و من دیسانەوە سوپاسی ئەم متمانەیەکەم و من ئەوەی گرنگە پەیمانم بە خوای گەورە داوە، بە خەڵک داوە تا ئەو ماوەی لە تەمەن ماوە ڕەنگە من حەزم لە شەڕەجنیە و هەندێ بابەت نەبێ. بەڵام بەو پەڕی وردەکاریەوە، بەو پەڕی جەرائەتەوە دژی زوڵم و ستەمکاری دەسەڵات تێکۆشم و سوپاس بۆ ئێوەش. وەڵا سەبارەت بە کەرکووک پرسیاری لە من کرد. ڕاستەی ناوچە کوردستانیەکان هەیە، بەڵام ڕاست و ڕوون بووم لەگەڵ تا ئەوەی ئاگادارم ئێستا کەرکووک و ناوچە کوردستانەکان لای پارتی و یەکێتی و دەسەڵات قەزیە نییە. یعنی قەزیەی ڕقم یەک نییە. و خەریکە بەداخەوە بۆی سیاسەتی چەوت و پڕ لە هەڵەی نەوت و غازەوە خەریکە هەرێمی کوردستانیش لە دەسەدەن کە ئێستا کاتی نییە. هەرێمی کوردستان دوو حەقلی هەیە، هیچی تری نییە. ئەوە کاینترڵێن نەوتمانەیە ڕاست نییە، 5,000 لەوێ، 10,000 لەوێ، 20,000 لەوێ. نەوت، غاز، کارەبای کوردستان ئەمسیانە کە عیبارەتە لە بوجە ئەوانی تریش بریتیە لە کێڵگەی خورمەڵە وە قادرکەرە. ئەوە کاینتر هیچ نین. ئەوە تا ئێستا حکومەتی عێراق کۆمپانیای نەوتی باکوور ئەوە دەن کە ئەگەر ئەوە لە دەست هەرێم نەمێنێ، ئەگەر بە قانون و ڕێکەوتت بێ شتێکی ترە، بە داگیرکاری بێ شتێکی ترە، هەرێمی کوردستان بە تەواوەتی ئەچێتە دۆخێکی ترە. کاتێکی خۆش.